جیاواز لە جاران بە مەبەستی دروستکردنی فشارێکی مەدەنی بەشێک لە دانیشتوانی قەزای دەربەندیخان بێ بەشداری شۆفێران بۆ ماوەی زیاتر لە 3 کاتژمێر تونێلی شارەکەیان بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا داخست و داواکار بوون حکومەت ڕێگای دووسایدی شارەکە تەواو بکات. نیگەرانی هاوڵاتیان دوای ئەوە هات لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا 3 هاوڵاتی لەسەر ڕێگەی زەڕایان دەربەندیخان گیانیان لەدەستدا. ئەم ڕووداوەش هێندەی دیکە دانیشتوانی شارەکەی نیگەران کرد. ئێمە لە دوای ئەوەی کە خۆپیشاندانمان کرد بۆ ماوەی چەند سەعاتێک و بەردەمی تونێلەکەش گیرا و دوای ئەوە لایەنی پەیوەندیدار قایمقامی قەزای دەربەندیخان و دام و دەستگاکانی تریش هاتنە سەرخەت و گوێیان لە داواکاریەکان گرت. چالاکوانانی مەدەنی و کەسانی کە خۆپیشاندەر بوون قسە لەسەرەوە کرا کە مۆڵەتێ بدەین بە لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی هەموومان پێکەوە ئەوەی کە بۆ دەربەندیخان ئەوەی کە ژیانی ئێمە خسوەتە مەترسیەوە گفتوگۆی لەسەر بکەین و قسە لەسەر بکەین ئەگەر هەڵوێست نەبوو جارێکی تر ئێمە ناڕەزایەتی دەرەبڕینەوە وەکو هەمیشە. لە 3 ڕۆژی ڕابردووە تەنها لە ماوەی 24 کاتژمێرە 3 هاوڵاتی بەهۆی ڕووداوی هاتوچۆ کۆچی دوایان کردووە کە 2 گەنجی خەڵکی دەربەندیخان بوون و یەکێک لەو کەسانێک کە کۆچی دوایگر خەڵکی باشووری عێراق بوو. خراپی ڕێگاوبانی دەربەندیخان سلێمانیەوە بۆ کەلار تەنها پێویست بە هاوڵاتیان و دانیشتوانی خەڵکی دەربەندیخانەوە نییە بەڵکو ئەم ڕێگایە پردی پەیوەندی نێوان شارەکانی خواری و عێراق و پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستانیشە. بۆیە لێرەوە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەنی پەیوەندیدارەکەن کە هەرچی زووە ئەوڕی جدی لە سنووری قەزای دەربەندیخانەوە لە ڕێگەبانەکانی باتەوە بە تەواوکردنی ئەو پرۆژەی دووسایدەی کە ماوەی چەند ساڵێکە چووەتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئاستەنگێکی زۆری بۆ دروستکراوە بۆی سەرفنەکردنی شایستەی داراییەوە لە کارگرتن وەستاوە یان کارکردن بە شێوازێکی زۆر هێواش لە ئەو پرۆژانە بەڕێوە چێ. نزیکەی 10 ساڵە کارکردن لە ڕێگای زەڕایان دەربەندیخان بە شێوەی بچر بەردەوامە. ساڵی 2014 بەهۆی هاتنی ڕێکخراوی داعش و قەیرانی دارایی و دواتری شەپۆلی کۆڕۆنا ئێستاش بەهۆی خەرجنەکردنی بودجە لەلایەن حکوومەتەوە کارکردن لەو ڕێگایە ڕاگیراوە. درێژی ڕێگاکە تەنها 10 کیلۆمەترە بەڵام بووەتە دۆزەقی شۆفێران و ساڵانە گیانی دەیان هاوڵاتی تێدا دەکێشێت. تەواو نەکردنی ئەم پرۆژەیە لە کاتێکدا زیاتر لە 80% پرۆژەکە کۆتایی هاتووە بەڵام حکوومەت وەک ڕێگای دەربەندیخان کەلار ئەو ڕێگایەشی پەراوێز خستووە. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.